رقمكي استهيك كاغا وكار رقمي تسليك باشا طول حياتك تصورتك باشا بقربان باشا حياتك بيخوار لقى حياتك خالص. السلام عليكم. وعليك السلام. میوان ڕادەگری ئەو جات و میوانی کات لێ دەکەم 5 دقەت موڵەتم لێ دانیشم. سپاس دەکەم. دەزانی من دوێنێ شەوێ هیچ خەوم لێ نەکەتیە. خێرە؟ ئەوە بۆ نەخەوتووی؟ هیچ نییە جانەکەم. بەس بەخوا من وا هەز ناکەم هیچ نەبێت. هیچ نییە جانەکەم. بەس بەخوا من وا هەز ناکەم هەز دەکەم شتێک هەیە و اینجا لێشم دەشاریەوە. بەتەمای پێم نەڵێ؟ بە هاوسەرەکە ناڵێ بە کێ دەڵێ؟ زۆر بێتاقەتم. بۆ؟ چی بووە؟ زۆر خەفەت لە خۆم دەزانی. چی بوو پێم بڵێ؟ وا هەز دەکەم تووڕێیەکەم تێپەڕاندووە. خێر چی بووە؟ دەزانی ئەوڕۆ چی ڕوویدا؟ چی ڕوویدا؟ ئەدی مادام درێت بۆ شتانە تێک دەچی ئەو بەزمە چێ دەکەی کاکاتۆ؟ باوەڕت دەبی ئەمە کەسێکی زۆر سافم. بەڵام زۆر زار دەمارگیر دەبم. زوو غەڵەت دەکەم. هەڵا بۆ درسافیەت بی دەزانێت بە مردنی خۆت نامری؟ ئەمن بەخۆم بە تەمام بتکوش. بەرە بەرە کاگازە مامەلەم لەگەر کردی ئەت وەرە ئێستا بزانین شتێکش پێدەین نەخوارێ وەرە 32 پارێک عقارات لاکۆ باشە لێمە باش حیات چاوت مازەکەم. عفوان کاکە تو کۆرەی؟ داوا لێبوردن دەکەم برا. پێشسای خۆت نبینی؟ باشە کاکە لێ بە جوانی ناڕۆی. کاکە هەری دەگرمەوە ئێستا حیاتم. ناوەڵە لە سبیرەوە ئەوەی دێشتە چی بەردەداتەوە. نابی ئاگات لە خۆت بێت و؟ نابی ئاگات لە خۆت بی؟ دەستی نەخوارێ. ئێستا هەری دەگرمەوە. هەڵی مەگرەوە بەریدا ئەو دەستە پسارت دادا. لەولەوە دەکەیت و ئیشکردنەوە نابی. ئامۆژگاری من مەکە. ئامۆژگاری خۆت بکە. بڕۆ پێشتاوە بزر بە. گورە بەسە و دەنگ بەرن کرد. دەڵێم بڕۆ دەرێ. بڕۆ دەرێ. بڕۆ. سبێنێوە. دڵ سەرچ بەدەدەرەوە. نە بە جوانی دەڕۆن نە هیچ. دلێر جان بۆ جانەکە مۆبایلەکە بریچوو دەستەکان بوو لەو پەلەیە معاملەکەم هەیە دەی بڕۆم سارە. دەباشە بۆستە تۆزە ئاگاو لە خۆ بێ لە ڕێگە هێواش لێ خوڕا با تووشی بەڵایەک نەبی دوای منەوە مناڵی ناوسکم چی بکەین؟ باشە بە قوربانت بم بێخەم بە ئاگام لە خۆم دەبی باشە؟ باشە بە قوربان ئەتو ئاگام لە خۆ دەی. باشی کاتۆ.